شخوا بحثا محمد علي كلايكر ايك ناس ناك محمد علي كلاي شخوا كسكي السر استا جيهاني تبدي ناسكريه ب بوكس يعني رياضه بوكس اري ايجاري مرو بحثا مثلا بيجن طريقه نقشبندي دكن وامريكا دكن ومحمد علي كلاي اويل ويدري يعني وشاوا هفدو ناسكر وشاوا هفدو ديت بيوندي والقل وشاوا بون بلا والله ارزو بكم اول جار كمحمد علي كهاد دعوه كرابو اورجانيزيشن هي لامريكا بيدلن نقشبندية فاونديشن فور اسلاميك اديوكيشن راستي بو تربيتي اسلامي وتربيتي علومي اسلاميه لتويلاتك لا بيجدا لشيكاغو بو استلا اريزونا او فاونديشن محمد علي دعوه كرد بو ميلاد النبي بالصالي نودو تشوار هاد بو او لجامعي شيكاغو بو لإلينوي لشيكاغو وقتكي او لو ميلاد النبي هاتو لو دقل باوكم ملاقاتيان كردو بلا لو إذا دستي بيكرا كمحمد علي وبيما فيديو كشم دا خزمتيان لسر شاشة رودا وديبينين بلا باسی کورتان بۆی کرد زانیاری هەبوو لەسەر کورد والله ئەرزت بکەم وەکو جەنابتان دەزانن باوکم بۆ خۆی دەبێتە نەوەی یعنی دەبێتە نەوەی حەزرەتی سراجەدینی تەواڵە و ئەو شەخانەی نەقشبەندی لەسەر هەر ڕێگەی حەزرەتی مەولانا خالد حەزرەتی مەولانا خالد ئەڵبەتە جەنابتان هەمووتان ئوستاد و نامەوە بەحسیەوە باسی ئەوشمان کردیەکە مولهیمی کوردایەتی بەڵێ هەمیشە و دایم ئەو حسی کوردایەتی تەبیعی کە هەبوو حەزرەتی مەولانا خالد ئەوانەی بەیسەلا چه ئەولادەکانی خەلیفەکانی چه خەلیفەکانی لەسەر ئەو ڕێیە وەختێکی خزمەتی دینیان کردو خزمەتی نەتەوەکەی خۆشیانیان کردو بە تەبیعی بابم بەحسی ئەوەی بۆ هەر لەسەر ئەو ڕێگەیە بەحسی کوردی بۆ محەممەد علی کردو و محەممەد علیش بۆ خۆی بە تەبیعەت وەکو جەنابتان دەزانن ئینسانێکی عرفانی بوو یعنی ئینسانێک بۆ بەڕاستی هەر لەبەر ئەوەش وەختێکی ئیسلامی وەرگرتۆ حاضر نەبوو بڕوا بۆ ویتنام شەڕ بکە جا ئەو پرسیارەکانی زۆرتر پرسیاری عرفانی هەبوو تەسەوفیە بۆ گردەتانەوێ ئەمن ساڵی 75 ئێران ینی ئەبێتە ئیسە 26 ساڵ لەمەبەر بەڵێ ئەمن 2 مانگ و تقریبان 20 ڕۆژ لە خزمەتی حەزەتی شێخ عوسمان بووم لە بیوچەکمەجا لە ئیستانبوڵ بەڕاستی ئەو 2 مانگ و 20 ڕۆژە من لە خانقای دەرگا بووم لە منتەقەی دەرگا لە خزمەتی جنابی شێخ عوسمان بووم زۆر سوودمەند بوون و ئەمنیز تقریبان بڵێم 4 جار یا 5 جار ئەمن لە خزمەتی خۆی ینی ئاهەنگی تەسەوف و عرفانم خزمەتی خۆی خوێندووە و زۆریش ینی و بانگی چم ئەدا لەوێ بەڕاستی زاتێکی مبارەک بوو بەڕاستی زاتێکی مبارەک زۆر من هیچ کاتێک ئەو محەبەتەکانی جنابی شێخ عوسمان هیچ موقع لەبیر ناکەم هەر بۆ تەئیدی فەرمایشی جەنابتان حەزرەتی شێخ عوسمان هەر لەسەر ڕێگەی بابوو باپیرانی خۆیان کە ئەو خانەقایانە جێگەی خزمەت و پەنای خەڵک بوون و لە حەزرەتی شێخ سراجەدینی ئەوەڵەوە تاکوونێ شێخی شێخ عومەری بیارە و شێخی عەلاءالدین و شێخی حسامەدین و ئەوانە حەزرەتی شێخ عوسمانی شەر وەکو جەنابتان فەرمووتان لە تورکیە بەڕاستی ئەوە یەکێک لە گەورەترینی خزمەتەکان بوو لەسەر هەر ئەو ڕێگەی حەزرەتی مەولانە خالد کە جەنابتان خەبەرتان هەبوو کە بەداخەوە لەسەر ئەوەی کە ئەو هەموو کووردە لەوێ پەنایان گرپوو بۆ ماوەیەک حتا ئەزیەتیان کرد و بەڕاستی وەزعیەتێک بوو کە حەزرەتی شێخ حاضر بوو خۆی بکاتە سپەر بۆی کە خزمەتی میلەتەکەی خۆی پێمان خۆشە چیرۆکەکەمان ینی هەمووی بزانین کە زیاتر بزانین دەربارەی محەممەد علی کلای وتت لایەنگری تەسەوف بووە چۆن بوو تەسەوفی ناسی ئەتوانی ئەمان بەباس بکەی پەیوەندی خێزانیتان چۆن بوو حتما زۆر مەمنونم بەڵێ ئەرزوو بکەم وەختی ئەمن چونکەینێ بۆ خۆم دە خزمەتی باوکمدا بووم کە دەبوو تەرجمەی بۆ بکەم مەولا خودی محەممەد علی وەکو عەرزم کردن هەر بە تەبیعەت عرفانی بوو یعنی ئینسانێکی وا بوو
ئەمە کە هات بەحسی وەی کرد یەکێک پرسیارەکانی ئەوە بوو کە ئەو پرسیارەی جەنابەت دەی فەرمووی کوتی باشە ئەمن تەسەوف ینی ئەمن چۆنی ببینم عیرفانی چونکە وەکو وازەحی جەنابتانە عیرفان دە هەموو ئەدیاندا هەیە ئەمە عیرفانی ئیسلامیەکەی ئەوەی کە تەسەوفە ئەویش بابم فەرمووی وەڵا ئەمەر بۆی تەرجمە بکە پێی بڵێ ئەگەر بۆی مختصەر بکەیەوە هەر ئەوە تعریفەیە کە شێخ ئەبوو سعیدی ئەبوو الخەیر کردوویەتی کە فەرموویەتی تەسەوف ئەلبەتە فارسەکەیەکە ئیجازە بدەن ئەوەڵە دەیڵێن جا دواکانی کوردەکەی دەڵێ ئەوەیە آنچه در سر داری بنهی آنچه در کف داری بدهی و از هر آنچه بر تو آید نجهی یعنی ترجمەکەی ئەوە دەبێ ئەمن جاوانم بۆ محەممەد علی ترجمە دەکرد ترجمەکەی ئەوە بوو کە دەفەرمێ هەر شتێکی کە خراپ دەسەرتدایە داینێ لە جیاتی ویشتی جوان جێگەی بگرە قین نەبێ ناخۆشی نەبێ شتی جوان بەڕاستی کە ئەوە ئیسلام بۆ خۆی ئەوە دەرز دەدا و هەرانچە دەرکەفداری بدەهی هەرچی هەتە عیلمە سەروەتە هەموو شتێک لە ڕێگەی ئەو ڕێگە پاکەدا بیدە و ئەزارن چ بەر تۆ ئاەت نەجەهی ئەگەر دەو ڕێژدا زەحمەت ناڕەحەتی شتی ناخۆشت توش دەبێ پاشەکەز نەکەی یا محەممەد عەلی بەڕاستی بە ئیسباتی ژیانی خۆی سۆفی بوو چونکەینە وەختێکی چاو لێ دەکەی کە وەختێکی ئەلحەمدوللا ئیسلامی قوبوڵ کردو لە 64 ئەو هاتۆ ئەوەی کە فکرێکی کە دە پێشدا هەیبوو دایناوە ئەو فکرە جوانە عرفانی ئیسلامی وەرگرتو دوایەکانی هەرچی دەدەستیدا بوو بە خزمەت بە سەروەت بەوەی کە بچێتە هەموو مەجلیسێک و بەحسی دین و ئیسلام و ئەوە بکە خزمەتی ئەو ڕێبازە پیرۆزەی کرد خزمەتی ئەو دینە پیرۆزەی کرد و ئەزهەر ئانچە بەر تۆ ئاەت نەجەهی زیندانی توش بوو کە نەچوو بۆ شەڕی ویتنام غەرامەتی توش بوو بۆ ساڵهای ساڵ مقامی قارەمانی دنیایان لێ ئەستاندەوە لەسەر ئەو دینە مبارەکە ئیقامەتی کرد ئەوە زۆر زۆر شتێکی پیرۆزە باشە دکتۆر فەرموون ئێوە پەیوەندیتان زۆر بوو چەند ساڵ پەیوەندیتان هەبوو وەڵڵا ئیدی لەو ساڵەوە هەتا کۆنیە تقریبان وەختێکی کە فەوتی وەفاتی کرد تقریبان 6 ساڵ لەوە پێش بوو بە هەمیشە و دایم هەم دەگەڵ مەرحومی باوکم و هەم دەگەڵ جەماڵی کاک جەماڵی برام کە ڕسمەکانیم نار بۆ خزمەتتان دەگەڵ ئەو پەیوەندێکی زۆر ئەوەی هەبوو زۆر نزیکیان کاریگەری طریقەتی نەقشبەندی لەسەر هەبوو دەتوانی بڵێ پەیڕەوی لە طریقەتی نەقشبەندی دەکرد یعنی بە عنوانی وەی کە ئەو ئیعلامی بکا بڵێ ئەمن موریدی نەقشبەندیم بەڕاستی ناچون چەوە دەبێتە ئیغراق ئەما زۆر لەزەتی لەوە دەبرد کە دەگەڵ ئەهلی تەریقەت و ئەهلی تەسەوف مثلەن هاتنی بۆ ئەو مەراسمی میلادون نەبی یا زۆر وەخت پێی خۆش بوو ئەوانە دەگەڵی دابنیشن و بەحسی عیرفانی بۆ بکردرێ ئیسلام بەو عیرفانیەتۆ چونکە حسی دەکرد ئەوەی کە ئەمن لێ حاڵی دەبووم حسی دەکرد ئەو ئیسلامەی کە ئەو لەزەتی لێ دەبا ئەوەیە کە ئەوان پێی دەڵێن عیرفان و ئەمەش بە تەسەوف دەیناس ئێوە هەمیشە وەکو بنەماڵە ئیسلام و کوردایەتیتان بەیەکەوە بەستۆتەوە چۆن ئەم پەیامەتان بە محەممەد عەلی کلایی گەیاند ئەو تێگەیشتنی چ بوو لەبارەی کورد ئایا هیچ جۆرە چاڵاکێک کرا لەو فەرترەی ئێوە پەیوەندیتان هەبوو ئەویش بەشداری بکە چاڵاکێکە لە بۆ مەسەلەی کورد وەڵڵا عەرزت بکەم بەڕاستی ئەگەر ئەو نەخۆشی محەممەد عەلی نەبوو بە کە بەداخەوە تووشی ئەو نەخۆشیە بوو لەبەر ئەوە پێی نەدەکرا بێ بۆ وڵاتێکی دیکە دەنا بەڕاستی ئەمن پێم وایە ئەوەندەی عەلاقە پەیدا کردبوو کە پێی خۆش بوو سەردانی کوردستانیش بکە هیچ جار ئەمەی وت بوو بەڵێ ینی بۆ خۆی وەکو حازر بوو بڕاتە ئەفغانستان و بچێتە ئەو جیانەی کە زەحمەت و ناڕەحەتیان توش بوو سۆزێکی تایبەتی بۆ هەمووی ئەو میلەتانە هەبوو کە دەئێش و ئازاردا بوون و تەبیعی ڕەحمەتی باوکیشم هەر لەسەر ئەو ڕێی حەزرەتی مەولانا خالد بۆ نەکبوو ئەو بۆ تەواوی ئەو ستادانەی دیکەش مامۆستەشخۆر ڤیدیۆک دەردەکەوێ ئەف چ بژار بوو چی ئەف ڤیدیۆ چیت وەڵڵاهی ئەو ڤیدیۆیە ئەوە لەو
کۆبوونەوەکەی شیکاگۆ بوو لە جامعەی ئیلینۆی و جوانی ئەو ویددیۆیە بەڕاستی دروستە ئەمە دەبینین محەممەد علی تەبیعی کە دەیبینی لەزەتی لێ دەبێت ئەوە ئەمنیشم کە لەگەڵ محەممەد علی ئەمە کاتە گەنجترم بەڵێ ئەوە ساڵی 94 بەڵێ ئەو ئیمامە بۆ خۆی خەڵکی بۆزنیایە و جوانی ئەوە دەبینی کە محەممەد علی بەو نەخۆشەی بەو ناڕەحەتەی کە هەی بوو بەڕاستی بۆی زەحمەت بوو لە میشیگانەوە هاتبوو بۆ شیکاگۆ فقط بۆی کە لەو مەراسمەدا شرکت بکە. یعنی چەند ساعت مەسافەتی هەیە؟ تقریبا 2 ساعت و شتێک بە ڕانندگی و 2 ساعت و شتێکیش بە ڕانندگی گەڕینەوە بەیەکەوە. یعنی بەس محەممەد علی کلای بەشدار بوو ببوورە سەفخانیان یان کەسایەتی تری ناوداری ئەمریکیش لەو مەولودانە بەشداریان دەکرد. کەسایەتی ناودار فقط ئوستادەکان بوون. ئەلان ئەوە مثلەن ئەوەی کە هەستا بوو ئەوە دکتۆر حەیمور بوو، یەکێکی دیکەیانە مامۆستای ئوستادی جامعەیە، ئەوەش بە ڕەحمەتی باوکمە ئەوەش بۆ خۆی محەممەد علی چ دەگوت لەوێ چ دەگوت بەڵێ لە محەممەد علی زۆر بە مختصر چونچینە زۆر قسەکردنی بۆی زەحمەت بوو. ئەمە بەڕاستی جێی خۆشحاڵی ئەوە بوو باوێک کە ئەو نەخۆشەیە بوو زۆر کەس پێی خۆشە نەچێتە دەر کە خەڵک زعفەکەی نەبینێ مەخسوسان قارەمانێکی بوو ئەو پێی خۆش بوو بێ خزمەتەکەی بکە. ئەو هات کوتی ئەلحەمدولله ئەمن بەو وەزعەش دەچمە جێیەکانی دیکەی ئەمریکا و پەمفلێت دەبارەی ئیسلامدا بڵاو دەکەمەوە چونچینە تەوقیعی دەکرد تەبیعی ئەمریکایی تەوقیعی محەممەد علی لە هەموو جێیەک تفاقەن یەکێک لە پەمفلێتەکانی کە هەمان بوو ئەوە مەسەلەن لەوانەیە کە بڵاوی دەکردەوە واژووی خۆیەتی ئەوە بەڵێ ئەوە بۆ کاکمی واژوو کردووە ئەلبەتە واژووی دەکرد بە هەزاران هەزار دەیبر لەو جامعە شتانە دایدەنا کە خەڵک بیبە واتیز ئیسلام چیە دین چیە ینی ئەو پەمفلەتانەی بۆ خۆی دروست دەکرد و بڵاوی دەکردەوە. باشە بە حساب محەممەد علی کردگوها سەردانەوە کرد کەسێکی ینی بیانیە ئەژنەبیە ئەمریکیە بێژن لێ دەرێ وەک طریقا نەقشبەندی کوردên aliyên کوردستانی ڕۆژئاوا ڕۆژهلات باکوور دەهاتن سەردانەوەتکردن سەردانی لە بۆ ئیسلام سەردانی مالی وتکردن هەر لەگەڵ ئەوە خانەقاتان هەیە لە ئەمریکا بەڵێ ئەو دەهات بۆ ماڵی ئێمە بەڵێ چەند جار هاتۆ ئیتفاقا بەس محەممەد خەڵکی دیکە بەڵێ خەڵکی دیکە داهاتن بۆ خزمەت باوکم تەبیعی ئەوانەی ینی لە وڵاتانی دیکەشەوە هندی و پاکستانی و ئەمریکایی کورد باکوور باشوور ڕۆژئاوا کورد بەڵێ کوردیش حتمما داهاتن تەبیعی باوکم بۆ خۆی شێخێکی کورد بوو حتمما کوردەکانی خانەقاتان هەبوو لەوێ خانەقا بە عینوانی خانەقاکردنەوە نەخێر چونکینە بۆچی باوکم بە ڕەحمەت بێ عەقیدەی بوو خانەقا حتمما دەبێ مەدرسەی دەگەڵ بێ وەکو مەدرسەی ویارە چونچینە ئەگەر مەدرسە نەبێ خزمەتی دین بە عیلم دەکردرێ حەدەیەقەل شێخانی نەقشبەندی عەقیدەکانەوە جاوەڵە بۆ فەرمایشی جەنابتان خەڵک دەهات ماڵەکە ئەلحەمدولله تەعویزی ئەوەتان دەکردەوە بە تایبەتتر ئایا کەسایەتیە گرنگەکانی سیاسی بۆ نمونە کارجێڕی ئەمریکا بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیان هەبوو دەهاتن؟ وەڵڵاهی باوکم زۆر خۆی لە سیاست کەنار دەگرت بۆی کە نەبێتە وەجهەیەکی سیاسی بۆ سیاستێکی کە دین بکەوێتە وەسیلەیەک بەڵێ ئەمادەنا بەڵێ زۆرتر گەیاندنی پەیامی کورد و گەیاندنی تەبیعی یعنی ئەو پەیامی کوردی من پێم وایە دەنێ و زۆر کەسی ئەو ئوستاد و شتانەیدا کە دەهاتن ئەمریکایەکان وەکو مەسەلەن پرۆفسۆر ئەلگار بۆ خۆی زۆر شخصێکی سیاسیە ئەو کە دەهات ینی حتمما نێوی وازەحە ئەوانە کە دەهاتن کە باوکم بەحسی کورد و ئەوانەی بۆ دەکردن ئەوانە زۆر بە جوانی بەڕاستی لە سەتحی جامعە لە سەتحی سیاسی و جامعەکانی ئەمریکادا بڵاویان دەکردەوە و بۆیش مەسەلەن وەختێکی بە ڕەحمەت بێ باوکم وەفاتی کرد بەڕاستی ئەو کرێبم بۆیە نابوو ئەوە یعنی ئەمن بۆ یەک شتی بەڕاستی جەنابی دکتۆر ویستم بەحسی بکەم مەولانا خالیدێکی کە ئاوا دنیا ناسیوێتی کە گەورەترینی ئەلان تەریقەی بە ئیستیلاح عێرفانی ئیسلامی لە دنیا پێی دەڵێن نەقشبەندیەی خالیدیە کە یەکێک لەوانە ئەوە محەممەد عەلیەکە ئەو عەلاقەی پەیدا کردو ئەو جوورەی کە لە دەرێ تەقدیری لێ دەکرێت ئەو هەموو تێز و خوێندنەی
کە لەسەر حەزرەتی مەولانە هەیە زۆر بەداخەوە دەبینی لە کوردستانی خۆمان ئەمە ئەو ڕەنگدانەوەیە ئەمن نەک ئەوەی کە بە عینوانی گلەی ئەمن 30 ساڵ لە دەرێ بووم و نامەوێت لێرە هاتوومەوە یەکسەر گلەیی تا گلەیج بکەی حەقی خۆتە لە ئەمریکا تێزی دکتۆرا و ماستەر و ئەوانە زۆر هەیە لەسەر مەولانە خالید و لەسەر نەقشبەندی بەڵێ لەسەر مەولانە خالید مەخسووسن پرۆفسۆر ئەلگار مەسەلەن حامد ئەلگار بۆ خۆی پرۆفسۆری جامعەی بەرکلێ کە وازحی جەنابتانە یەکێک لە مەشهورترین جامعەکانی دنیاە یەکێک لە ئیفتخاراتەکەی ئەوەیە تەخەسوسەکەی نەقشبەندیە خالیدیە کە مەولانە خالێدە کە بۆ خۆی پرۆفسۆرە و مەسەلەن ئەو کتێبە کاڵبەتە دەبارەی خالیدیەی نەقشبەندیەدا ئەبی دەمە خدمەت جەنابتان ئەوە ئەگەر هاوکارانم نیشانی بدەن بەڵێ ئەوە ڕسمی ئەم وێنەی هیچیە ئەوە فقط ئیتەسەوفە بەڵێ ئەمە تێزی دکتۆرایە ماستەرە نەخێر ئەوە تقریبەن 12 ئوستادی دانشگا ئی دنیا کە مەشهورترینەکانی ئەوانەی ئیسلام شناسن بەعزێکیان حتا موسڵمان نین لەسەر حەزرەتی مەولانە خالید نووسیوان و ئەو ساڵی یەک جار ئەوە لە فەرانسە چاپ دەبێ و هیچێک لە گەورەترین مەرکەزەکانی تۆژینەوەیە و ئەو ئوستادانە بەڕاستی گلەیەکەیان ئەوە بوو بە بابیان دەکوتدایان کوت شێخ ماسووم عەجەبە مەولانە خالید لە دەرێ بەعزێک بە بەغدادی دەیناسن وەکو وازەحی جەنابتانە بە کوردێک بەو جوورەی جەنابەت بەو حەماسەوە قسمەتی و کوردایەتەکەیمان بۆ زەق دەکەیەوە بەو شکڵە نایەنەوێ بناسرێ یعنی نەناسراوە بۆچی لە کوردستان سنتێرێکی تۆژینەوە بە نێوی مەولانە خالید کە بۆ خۆی قەرەداغە ئیشارە زورە بۆ نابێ جێیەک هەبێ ئوستادەکانی وەکو ئێمە بین لەوێ هەم تحقیقات بکەین و هەم لەوێ دەرس بدەینەوە یعنی بەڕاستی دکتۆر عومەر فەرموون باسی ئەوەت کرد کە هاتوچۆتان هەبووە ئەجا بێگومان ئێوەش چوون بە ماڵی ئەوان حتمما ئەی باسی ژیانی ئەوان بۆ بکە لە ماڵی ئەوان چۆن بوو لە لە ژیانی محەممەد عەلی بەڵێ کچەکەی لەگەڵی بوو بەڵێ ئەرزت بکەم بەڕاستی ژیانێکی زۆر سادەی هەبوو بەرعەکسی ئەوەی کە خەڵک پێی وایە قارەمانێکی ئاوا و گەورەیەکی ئاوە کچەکانی مەخسووسەن ڕەشیدە وەهانا و مەریەم ئەوانە بەڕاستی ئەم بۆ خۆم دەمدی وەختێکی کە وەختی نوێژ دەهات دەچون نوێژیان دەکرد لە بیرمە دەفعەیەکی محەممەد عەلی هەر بۆ ئەوەی ئیجەنابتان کە دەفەرمونون محەممەد عەلی هات بۆ هیوستن کاکم تەلەفۆنی بۆ کردم کوتی محەممەد عەلی وەختی ڕەمەزانیش بوو دروست وەختی ڕەمەزان کوتی هاتۆ پێی خۆشە کە ئێوارەکەی دەگەڵتان بێ و ئەوانە یەکێک لە قسەکانی کە دێمەوە سەر ئەو مۆزووە محەممەد عەلی یەک شتی هەبوو دەیکوت خۆشترینی لەحزەی ژیانی من ئەو وەختەیە دەگەڵ موسڵمانانم کە باوەشێکم پێدا دەکەن حز دەکەم بوومە جزوی عایلەی 1 ملیارد و شتێک ئینسان کە ئەوانە بوون بە کەسوکاری من یعنی زۆر ئەجیبە ئەو حسە جا عەفوەن بۆ بەڕێستان کە فەرمووتان ڕەشیدە کە دەگەڵی هاتبوو ئەمن کە چوم بیان هێن بۆ ئەڵبەتە بۆ جەیەک نەدمان دەتوانی بچین لەبەر ئەوەی کە هەرجەیەک دەچوو خەڵک ئەوە دەبوو وەختێکی دیتم بە ڕۆژۆ ڕەشیدە محەممەد عەلی تەبیعی لەبەر نەخۆشەکەی نەیدەتوانی بە ڕۆژوو بێ وەکو چوین بۆ مزگەوت چ لەزەتێکی دەبرد دەیکوت ئەو لەحزەیە موسڵمانێک باوەشم پێدا دەکا یەکێک لە خۆشترینی لەحزەکانمە بەڵێ ئەوەی فرمون شخوتە بەحسا مەولانە خالد کرد ڕەحما خودی لێ بێن گوتە بەحسا مەولانە خالد دکرد بەحسا ئیسلاما کوردی دکە هەستی کوردایەتیە بەحساوی ئیسلامی دکە ئاگۆ دەستوەردانی چارەسەرکردنا ملەتی کوردی مەزلومێک و بندەستە بە 1000 ساڵان محەممەد عەلیش بۆ پرسگرێکا کوردی چ دگوت حتمما ئەویش عینەن وەکو عەرزم کردن چونکی نێ محەممەد عەلی ئینسانێک بوو هەمیشە دەچوو پشتیوانی لەو وڵاتانە دەکرد کە لە نەزەر سیاسیەوە زۆڵم و زەختیان لێکرا بوو حسێکی زۆر تایبەتی هەبوو بۆ مەسەلەی کورد و بەڕاستیش وەکو ئەرزم کردن ئەگەر محەممەد عەلی ئەو نەخۆشەی نەبوو بە زۆری ئارەزوو بوو
بێ سەردانێکی کوردستان بکە ینی هەر بێ بە نێزیک بیبینێ و ئەوەش شتێکی گەورە دەبوو بۆەوەی کە بە ڕسمی پشتیوانی خۆی لە قەزیەی کورد ئیعلام بکە و بەداخەوە ئەو فرسەتە دکتۆر فەرموون جنابەت باسی ئەمریکا دەکەی ئەمن ئێمە لە ئێران ڕۆژێک چون بۆ مەشهد بەرنامێکمان بوو لە مەرقەدی ئیمام ڕزا عەلەیهی سەلام وتم کە ئێمە شێخێکی گەورەمان هەیە بە ناوی حەزەتی شێخ مەولەنا خالیدی نەخشبەندی تقریبا 230 یا 240 ساڵ لەمە پێش لە ڕێگەی سلێمانی هاتووتە بۆ ئێران چوتە بۆ ئەفغانستان و چوتە بۆ هەندستان خزمەتی جنابی شێخ عەبدوڵڵا دێهلەوی لەسەری خۆ چوتە زیارەتی ئیمام ڕزا و قەسیدەکەی ئەو قەسیدە مەشهورە ئین باوەرگاهێکی گۆمبەدەش هەمە عالەم منەوەرە خەڵکی ئێرانی جنابی شێخ خالیدی جنابی شێخ مەولەنا خالیدی نەخشبەندی ناناستن ینی ئەوت ئەوە کیە وتم بەخواوە گەورەترین شێخی تەریقەتە ینی بەداخەوە ینی ئەوە زۆر جێگەی تەعەسوف هەیە جنابی شێخ ڕەکلامی باشی بۆیان نەکراوە قوربانگان لەومەتە يعني أو عزمتا أو علما أو طريقتا أو تقوى ركلامي لسر نكراو جا باشا أو نابي قليي لمقاماتي كرد بكردري كأو جوري كبيويستا نانوي نعلم أما نيان توانيوا لأو نيو بيروزي مثلا حضرتي مولانا خالد ملەتی کورد بەوەوە بناسرێ جوانیەکی تایبەتی نابێ باوەڕ دەفەرمونون دەفعەیەکی هەر بۆ مەسەلەی حەزرەتی مەولانە چونکینە بەڕێستان بەحستان کرد دەفعەیەکی دکتۆر میرزا کە مەسئولی نەقشبەندیە فاوندیشنە تەلەفۆنی کرد کوتی جەماعەتێک هاتوون مەسئولینی فیجی کاری ئیداریان هەیە لە ئەمریکا بیستویانە شێخێکی نەقشبەندی کە نسبەتی هەیە با پیرە گەورەی خەلیفەی حەزرەتی مەولانا خالید بۆ دەیانەوێ بێن بیبینن لە واشنگتۆنەوە هاتن بۆ دالاس 3 ساعت و نیو پەرواز کە شێخێکی نەقشبەندی کە نسبەتی بە حەزرەتی مەولانە فیجی ئەخە ئایلەندێکە ئەو دەم ئەو کەمپیوتەر و شتە بۆ سوورەتە نەبوو ئەمن چوم لەسەر بزانم لە کتێبخانە بیبینمەوە ئایلەندێکی بچووک باوکم فەرموویدا عومەر لیان پرسەوانە چۆن گەیشتونە ئەو حەزرەتی مەولانە خەلیفەی حەزرەتی مەولانا خالید چۆ لەوێ بەحسی تەریقەتی کردو باشە بۆ ئەمە دەبێت لە فیجی حەزرەتی مەولانا خالید ئاوا بناسرێ لە کوردستانی خۆمان باشە یەک جاری ئەمن دیومە کۆنفرانسیان لەسەر کرد فەرموو دنیا لەگەڵیدا ینی دەوروبەرمان بەدەست جۆرێک لە تێگەیشتن لە ئیسلام دەناڵێنی کە ئیسلامێکی تونندڕەوە لە بەرامبەردا تێگەیشتنی نەقشبەندی و شێخانی نەقشبەندی تێگەیشتنێکی زۆر میانڕەوی ئیسلام بوو ئایا ئەم تێزانەی تێگەیشتنی نەقشبەندیەکان لە زانکۆکانی ئەمریکا لە وڵاتانی دنیا دەخوێندرێ ئەگەر بە کورتی وەڵامم بدەیەوە ئەرزت بکەم بە عینوانی خوێندن نەخێر ئەمە زۆرتری ئەو ئوستادانەی کە ئەمن دیومن لە ئەمریکا بۆ خۆیان ئیعتراف بەوە دەکەن وەکو بەڕەحمەت بێ داکتر بیولر دەڵێن ئەمە بۆیە بووینە موسڵمان لەبەر عرفانی ئیسلامی کە تەسەوفە و بۆ خۆشیان بەڕاستی لە کلاسەکانیان زۆرتر تاکید لەسەر تەسەوفی ئیسلامی دەکەن تەسەوفی نەقشبەندیش حتمما بەڵە چونکە نەقشبەندی خالیدیە وەکو بنەماڵەی نەقشبەندیەکان هەوڵدان نەداوە بەشێک لەم ئەرکە ئێوە لە ئەستۆ بگرن سنتەرێکی نێودەوڵەتی دابنێن بە ناوی مەولانا خالید ینی پەرە بە تێگەیشتنەکانی بدان ئەم تێگەیشتنە چارەسەری بەشێکی زۆری ئۆتونڕەویە دەکاتن کە عالم دنیا و عالم ئیسلامی بەتایبەتر بەدەستیەوە دەناڵێنی حتما نەخێر وەڵڵاهی ئەو دەم ئەو نەقشبەندیە فاوندیشنە بەڕاستی مەشغوڵ بوو لەگەڵ داکتر بیولر و دەگەڵ جەماعەتێک لە ئوستادەکان پرۆژەیەکیشیان پێشکەش کردبوو ئیدی بەداخەوە بە بۆنەی وەفاتی باوکم و بە بۆنەی ئەوەی کە داکتر بیولرش دوایی ئەوە ئەمە ئینشاء الله حتما ئیدامەی دەدەین جنابی لە خزمەتی جنابەت عەرز دەکەم فەرموو ئیسلامی ئەمن بنەماڵەم تقریبا لێمە 300 ساڵە تەسەوف و تەریقەت لە بنەماڵ ما شاء الله ئیسلامی تەسەوف و تەریقەتی حەقیقی هیچ وەختی تۆنڕەونەوە نەخێر
ینی بەڵام بەس لەگەڵی دڵ ئیشی بووە لەگەڵی خوا ئیشی بۆ لەگەڵی حەزەتی ڕسوولی ئەکرام و میهرەبانی بووە وعوتوفەت بووە بە میهرەبانی بووە بەخوا قەسەم من لە باب و باپیرم حیج وەختی من ناڕەحەتیم نەدیوە ئیسلامی تۆندڕۆمیم نەدیوە اینجا ئەمە پێیان عەزیزی ئەمە گرنگە بەوەیکەوە ئەمە لە زانکۆکانمان لە کۆلێژەکانی زانستی ئیسلامیەکان لە پەیمانگاکان لە حوزرەکان ئەم تێزانەی مەولانا خالید و ئەوانەی کە ئەم تەریقەتانە هەمیشە خزمەتی کوردستانیان کردیە بە سەدەهان ساڵە بەڵام ئیسلامێکی میانڕەو بووە خزمەتی بە دۆزی نەتەوایەتیەکەش کردیە گرنگە کە ئەمە کاری لەسەر بکرێ و بکرێتە پرۆگرامی خوێندن ئێمە حتمەن بەڵێ جاوەڵا فقط ئەگەر ئیجازە فەرمونون لەو کتێبەی چونکینێ بۆیە وستم ئەگەر ئیجازە هەبێ یەک دقیقەی چونکە زۆرم ئەو کتێبە بەو هەموو زەحمەتەی کە کێشابوویان ئەو ساڵی کە باوکم بە ڕەحمەت چوو ئەلبەتە هێناومانەوە لە بیارە بۆ خۆی لەسەر وەسیەتی خۆی هەمیشە دەیفەرموو هیممەت و بێ بم گەیەنەوە بیارە ئەگەر مردم لەوێ دەنا زۆر ئیسراریان بوو چونکینێ بەڕاستی ینی کە لێرە نووسراوە کە ئەوە کورد بۆ و فلان و فلاند لەسەر هەدیەیان کردەوە بە ڕەحمەتی باوکم ئیجازە هەیە یەک دقیقەی ئینگلیسیەکەی بخوێنمەوە ناوەڕۆکەکەیمان بۆ باز بکەین ئەوەی کە بەڵێ کە بەڵێ ناوەڕۆکەکەی دەڵێ کە ئەوە هەدیە کراوە بە شێخ مەعسوومی نەخشبەندی کە دەبێتە کوڕی ینی دەبێتە نەوەی حەزرەتی سراجەدین ئی کوردستان کە خەلیفەی مەولانا خالیدە دوایەکانیش کە بەحسی وەی دەکا کە سوفیزم چییە و تەواوی کتێبەکەش هەر دەبارەی زۆر زۆر سپاس بەو ئومێدەیکەوە ئەم پەیامانە بگاتە شوێنی خۆی و ئینشاءڵڵاوە مەخسووسەن حەزرەتی مەولانا خالید بەڕاستی ئێمەش بە تایبەت ئەو ساڵ زۆر کارمان لەسەری کردووە زۆر سپاس دکتۆر بەخێر بێی سەر زۆر مەمنون